مامەسا لە ناو ڕەوەندی کوردیە بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا ڕێژەی تەلاق زیاد بووە، ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەکە. ئەم هۆکارەی بۆ چیە گەڕێنیتەوە؟ ڕاستی هۆکاری تەلاق و زۆربوونی کێشە خێزانیەکان هۆکاری زۆرە، بەڵام یەکێک لە هۆکارە هەرە سەرێکەکان نەشارەزاییمانە لە دینی خوا، دووەمیان خۆ دوور نەگرتنە لە تاوان. چکە ئەگەر ئینسان چاوی نەپاراست لە خراپە، چاوی لە حەڵاڵ تێر نابێت. چکە هەر کەسێک فێری کاری خراپە بوو زۆر بە زەحمەت بەکاری چاکە دڵی قەناعەت دێت. بۆیە ئەو نمونیان بۆ دەجێڕمەوە، دەڵێ مامۆستایەک دێ دەڵێ مامۆستا من زۆر لەزەت لە خێزانم نابینم، لە ژیانی عایلیم نابینم. ئەویش پێی دەڵێ بڕۆ بەیانی وەرەوە. دەڵێ کاتێک کە دێتەوە پێی دەڵێ بڕۆ ئەم سۆندێ بەرە ئاوی تێگرێت. دەڵێ کاتێک کە ئاوی تێدەگرێت تەماشا دەکا سۆندەکە کونی زۆر تێدانە، لە هەموو لە ئاوا ئاوی لێ دەڕوە ئاویشی کەم دەگا بەو. ئەوی دەڵێت بۆ ئاو کەم دێت، دەڵێ جاخرە و سۆندێ بە خەڵک نایە لە بەرەوەی کونی زۆر تێدا. دەڵێ ئاخر قوربان ئەتۆش بۆیە لەزەتی لێ نابینی لەبەر ئەوەی چاوت زۆر دەجێری لەولا ناتوانی لەزەت لە ژیانی عایلی خۆتان ببینین. بەڕاستی ئێمە لەبەرەوەی تاوان گەلێک زۆر بووە و هۆکاری ئەوە سائیلی تەواصل گەلێک زۆرن، بە تایبەتی سۆشیال میدیا کە هۆکارێکی سەرەکیە بۆ کێشە خێزانیەکان. چکە ئێمە لە جات ئەوەی لەزەت لە ژیانی عایلی خۆمان ببینین لەگەڵ خێزان و مناڵەکانی خۆماندا دەچین خۆمان مەشغوڵ دەکەین بە سۆشیال میدیاوە، ئەوان ئێهمال دەکەین، بۆیە تام و لەزەت لە ژیانماندا نەماوە. ئەمەش دەبێت هۆکاری ئەوەی کە کێشەکان زۆر بن و ڕێژەی تەلاق زیاد ببێت. بەڕاستی هۆکاری کە زۆرن، بەڵام ئەمە یەکێکە لە هۆکارەکان. بۆیە ئەم مژگاری هەموو برایانم دەکەم و هەموو ئەو کەسانی کە لە دەروی وڵاتن لە غوربەتیدان بەڕاستی سەر بگرن بەسەر خێزانەکانیان، واز لە سۆشیال میدیا و تەلەڤیزیۆن و هۆکارەکانی ڕاگەاندن بێنن کە مایەی نەهامەتیانە، کە مایەی خەم و خەفەتیانە، مایەی دروستبوونی کێشەکانیانە بۆ ژیانیان. با دڵنیایان دەکەم بۆ ماوەی یەک مانگ تاقیکەنەوە دوورکەونەوە لەم کارە بەڕادەیەکی زۆر بزانن تاخوا چۆن کێشەکانیان چارەسەر دەبێت. و یەکێک لە هۆکارە چارەسەرەکانیش بەکارهێنانی زمانیانە بە شێوازێکی جوان لەگەڵ خێزانیان، چونکە ئەمە نزیکترین کەسیانە لەگەڵ مناڵەکانیان لە بەروی ئەمە جگەرگۆشیانن، بە وشەی جوان بانجانکەن. ئەتو بۆ لە دەرەوە لەگەڵ کەسێک بە کاک بە خوشک بانجی غەیری کەس و کاری خۆت دەکەی، بەڵام لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانت بە گیان بانجان ناکەی، لەگەڵ خێزانت بۆ ناڵی خۆشم دەوێت. یعنی چی تێدەچێت؟ ئەدی نابینی خوای میهرەبان دەفەرمێت قل لعبادي يقول للتي هي أحسن. بڵێ بە بەندەکانم بە جوانترین شێوە بدوێن لەگەڵ یەکتر، چونکە لەبەرچی الشيطان ينزغ بينهم، شيطان جێرە و کێشە دەخاتە نێوانتان. ئەتوو جاری وایە وشەیەک بەکاردێنی ئاگات لێنە وشێ دەبێتە مای نەهامەتی، چکە وشە دڵ بریندار دەکات، دەبێتە هۆکاری جێرە و کێشەیەکی زۆر گەورە. بۆیە خوای میهرەبان دەفەرمێت الفتنة أشد من القتل. جاری وایە یەک وشە دەبێتە فتنە. بۆیە وشە کە دەری دەبڕی بزانە چۆن دەری دەبڕی، بزانە چۆن دەیڵێی. ئەگەر بێت و بە جوانی دەری ببڕی لەوانێ زۆر جاران جێرە و کێشەی زۆر چارەسەرکە. جاری وایە یەک زەردەخەنەیەک دەبێتە هۆکاری ئەوەی کە مشکلێکی گەورەدا بمشکێتەوە. بۆیە داواکارم لە برایانمان لە ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات بەڕاستی چاو بۆ خۆیان دابخشێنەوە، واز بێنن لە تاوان، چاوی خۆیان دابگرن لە بەرامبەر حەرام، لەزەت لە خێزانیان دەبینن، لە مەگەڵ ماڵ و منداڵیان بادا بنیشن، واز لە سۆشیال میدیا بێنن. وەڵڵاهی دڵنیابن نێتی خۆیان پاکەن و لەگەڵ خوا وەڵڵاهی ئەمە گرنتیە بە جوانترین شێوە ژیانیان بەسەر بەر. دەست خۆش مامەسا ئەگەر خوا نەخواستەیەکێک تووشی کێشەیەکی عایلێ ببێت یا هەر جۆرێک لەو بابەتانەوە چارەسەرەکەن لێرە لەم مزگەوت؟ عادة خوای میهرەبان دەفەرمێت فإن شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها. ئەگەر هات و جێرە و کێشەکەوتە بینی ژن و مێردێک نەیانتوانی خۆیان چارەسەرکەن، هەتا بۆیان دەکرێت خۆیان چارەسەریکەن، هەتا بۆیان دەکرێت کێشەکانی خۆیان نەبەنە دەرەوەی خۆیان. ئەگەر بۆیان نەکرا با کێشەکانی خۆیان لە لای کەسانێک باسکەن کە زۆر دڵسۆزن بۆیان کەوت نانەوەی لێکدا بنەوە، کە نانەوێت تەفرقەتیان بکەوێت، با بچن لە لای کەسانێکی ئەهلی دین، ئەهلی عیلم، ئەهلی تەقوا لایان چارەسەر بکەن. چونکە خوای میهرەبان دەفەرمێت ئەگەر کێشەکەوتە نێوانتان با بچێ خزمێک کەسێکی دڵسۆز لە خزمی ژنەکە، کەسێکی دڵسۆز لە خزمی پیاوەکە، هەردووکیان کێشەکانیان لە باسکەن بۆ ئەوەی بتوانن بە هەردووشان کێشەکانیان چارەسەرکەن. بۆیە ئەگەر کەسیان دەست نەکەوت مزگەوتەکان بەڕاستی مایەی هەوێنی وەکو چۆن ماست هەوێنە بۆ شیر، بەڕاستی
مزگەوتەکان هەوێنی چارەسەری کێشە کۆمەڵاتیەکانن و ئێمەش لە مزگەوتی خۆماندا لە خزمەتیان داین ئەوی پێمان بکرێت لە خزمەتیاندا دەبین با جێرە و کێشەکانیان نەبن بۆ لای خەڵکانێک کە دەبێتە مای تەفرەقە و دەبێتە هۆی لێک هەڵوەشانی خێزانەکان. مامەساتوانم ژمارەی جەنابتان دانێم لەسەر ئەم ڤیددیۆیە بۆیە خەڵک پەیوەندیتان پێوە بکات بۆ حاڵەتێکی نەخوازراوە. ئێمە لە خزمەت داین بەڵام داواکارم لە خەڵکی تا بۆیان دەکرێت چێشەکانی خۆیان نەبەنە لە هیچ کەسێک هەتا بۆیان دەکرێت خۆیان چارەسەریکەن ئەگەر چارەسەر نەکرا ئەو جار چەند پەیوەندی بکەن بە کەسانێک کە قەناعەتیان پێیانە و کە دڵسۆزیانە. زۆر سپاس مامۆسای بەڕێز کاتمان گرتی.